گفتوگویم ڕۆمان لەگەڵ میوانەکانمان دەست پێەکەین گفتوگۆکەین لەبارەی ناوڕێکی ماستەرنامەیەک لەسەر گرنگی نەخشە و دیزاین لە پێگە ماڵپەرە کوردیەکاندا بەگشتی تا چەندە پێگە ماڵپەرەکان ئێستا لەگەڵ پێشکەوتنەکانی بواری نەخشە و دیزاین کە لە جیهاندا هەن کە ماڵپەرە جیهانیەکان کاری لەسەر دەکەن کە لە ناوەندە ئەکادیمیەکاندا دەخوێندرێت کار دەکەن و توانیوانە کەڵک لە پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان وەربگرن گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەرکەوت ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی بڕوانامەی ماستەرن و ماستەرنامەکەی بەڕێزیانە کاک سەرکەوت سڵاو لێ ببێنی زۆر سپاس کاگڕانکۆ باشن زۆر سپاستانەکەم پێمان بڵێ بەگشتی ماستەرنامەکەت ناوڕۆکەکەی لەسەر چی بوو؟ ئەگەر قسە لەسەرەوە بکەینە ماستەرنامەیە ناوڕۆکی لەسەر چی و ڕەنگە کاتی زۆری بێ بەس بە کورتی باسمان لە کاریگەری نەخشەسازی کردووە لە گەیاندنی پەیامی میدیایی لە پێگە ئەلکترۆنیا کوردیەکان بە تایبەتی ئێمە لەم بوارەیە کە ئیشمان کرد تازە بوو زیاتر ئیش لەسەر نەخشەسازی چاپکراو کراوە پێشتر بۆ یەکەمین جار بوو ئیش لەسەر ئەوە بکرێ توێژینەوەی لەسەرەوە بکرێت کە ئایا دیزایانی پێگەی ئەلکترۆنی چۆن بێ پێویستە و لە ڕووی زانستیەوە تا چڕادێک پێگە ئەلکترۆنە کوردەکان کێشە و کەم و کوڕی و گرفتیان هەیە طبعی هەموو تێژینەوەیەک لە سەرەتایە درک بە کێشەیەکەکە ئەوەکو سەرەتای ئەمە درکمان بۆەوە کرد کە پێگە ئەلکترۆنە کوردەکان ڕەنگە گرفتیان لە نەخشەسازیە هەبێ و بێگومان لە نەتیجەشا گەشتین بەو ئەنجامەی کە بەڵێ کێشە و گرفتێکی زۆر لە پێگە ئەلکترۆنە کوردەکانە هەیە یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە پێگەی ئەلکترۆنی کوردی ئاگاداری بێ کە ئەلگۆریتمەکانی گوگڵە کە بەداخەوە زۆرینەیان ئاگاداری ئەم بابەتە نین چەندین کێشە گرفتی تریش هەیە کە پێگە ئەلکترۆنە کوردەکان هەیەە لەوانە ئاڵۆزی نەخشەسازیەکەیان کە زۆر کات سەر لە وەرگرتێکەدا نەبوونی بەشداری وەرگرەکانی کە ئەمە دووبارە جارێکی تر ئەمیش کاریگەری هەیە لەسەر ئەلگۆریتمەکانی گوگڵ لە ئەلگۆریتمەکانی گوگڵە ئەمانە هێزی زۆریان هەیە بەشداری وەرگر هێزی لە سایە یانزەی ئەلگۆریتمەکانی هەیە کە ئەمە خاڵێکی گرنگە پێویست بوو پێگە ئەلکترۆنە کوردەکان ئاگیان لێبێت کە بەداخەوە زۆرینە هەر ئاگاداری ئەم بابەتانە نین ئەمە وا ئەکات ئەم پێگە ئەلکترۆنە کوردیە بچێتە دواوە لە ڕانکینی گوگڵا بچێتە دواوە ئەمە گرنگی چی هەیە زۆر کەس لەوانەیە بڵێ باشە ئەم بابەتە چ مهمێکی هەیە بۆ پێگە ئەلکترۆنیەکان جەنابەت پێگەیەکی ئەلکترۆنیت هەیە ئەتەوێت ئەم پێگەیەت زۆرترین وەرگر بیبینێت باشە وەرگر URL-ی تۆی لا نییە یەت سێرچێگە کات بۆ نمونە جەنابەت لە ڕووی هەر باسی میدیا نەکەین بازرگانێکی جەنابەت بەرهەمێکت هەیە کاڵایەکت هەیە لە پێگەکەی خۆتا دادناوە باشە من وەکو وەرگرێک وەکو کڕیارێک ئەمەوێ بەرهەمەکەی تۆ بکڕم یان بۆ نمونە ئەمەوێ قەنەفە بکڕم کاتێک سێرچەکەم بزانم چ جۆرە قەنەفەیەک باشە چ جۆرە تیڤێک باشە ئەگەر پێگەکەی تۆ یەکێ بێت لە پێگە باشەکان لە لای گوگڵ ئەوە کاتێککە من سێرچەکەم لە نەتیجە یا یەکەم یا دووەم ئەمداتێ وەگەچمە ناو پێگەکەی تۆ کەواتە یەکەمین کەس کە سەردانیەکەم پێگەکەی تۆیە بۆ چووکە پێگەکەی تۆ لە ئەلگۆریتمەکانی گوگڵا زۆر باش چۆتە پێشەوە ئەو هێزانی کە دراوە بە خاڵەکان ئەوانەی کە سەرەتا گرنگن بۆ نمونە لە سایە 27 هەیە لە سایە 11 وەکوتم بەشداری وەرگر هێزی لە سایە 11 ئەلگۆریتمەکانی گوگڵی هەیە لە کاتێکا 20 هۆکاری ترمان هەیە لە سایە یەکی هێزی ئەلگۆریتمەکانی هەیە باشە ڕەنگە یەکێک پرسیار بکە بڵێ مە چۆن زانیاری وەرگین لەسەر ئەلگۆریتمەکانی گۆگڵ یان بەشداری بکەین بەڵێ ئێستا لەسەر ئاستی جیهانە کۆمپانیای زەبەلا هەیە ئیش لەسەر ئەمە بۆتە بزنسێکی گەورە لە جیهانە کە چۆن بتوانن پێگەکان بەرنە پێشەوە کۆمپانیا هەیە ئیشی ئەمەیە کار لەسەر ئەوەکە پێگەکەی تۆ لە ئەلگۆریتمەکانە باتە پێشەوە ئەمە ئیشێکی ئاسان نییە ئیشێکی تا ڕادەیە قورسە بەڵام پێویستەکە پێگە ئەلکترۆنی کوردەکان کاری لەسەر بکەن بۆ نمونە بابەتەکانیان ناوەڕۆک زۆر گرنگە لای گوگڵ کە ناوەڕۆکەت ئەمەش هێزی زۆری پێداوە ناوەڕۆکی بابەتەکەی تۆ گرنگ بێ لای خەڵ لای خوێنەر هەروەها وشەی سەرەکی لە مێتاکانی
لە داتاکانی مێتایە کە ئەمە بابەتێکی ئایتە زیاتر چەندین بابەتی ترمانێ ئەمانە بە میدیاکار ناکرێت کاتێک کە پێگەیەکی هەیە پێویستە کا پارە سەرفکە پێویستەکە جوهد سەرفکە ئەمەیە ڕەنگە لە نەتیجەیە گەشت من لە توێژینەوەکە گەشتینە ئەو نەتیجەیە کە لە کۆتاییە بەداخەوە پێگا ئەلکترۆنە کوردەکان هێندە لە دواوان سۆشیال میدیامان بەهێزترە لە پێگا لە کاتێکا کاگرانکۆ ئەگەر من و تۆ ئێستا بڕیار بین پێگەیەکی ئەلکترۆنی دروستکەین باش پێگەیەکی ئەلکترۆنی میدیایی باش دروستکەین بەلانی کەمەوە کاتێکی زۆر پارەیەکی زۆر ینی تێچوویەکی مادی و مرۆیی زۆری ئەوێت تا من و تۆ بتوانین پێگەیەکی باش دروستکەین بەڵام سۆشیال میدیاری ئێستا حەزەکەی چەندانەیەک دروست دەکەین معقول نییە هێز و قووەتی سۆشیال میدیا زیاتر بێ لە پێگەکەت پێ دوای ئەمە گرفتە یان نا لە کۆمەڵگەکەی ئێمە وایە هێزی سۆشیال میدیا کاریگەریەکەی زوو گەشتنی بە خوێنەر و بینەر وای کردووە کە ئەو کەسانەشی کە نوێ بەرەمەکانیان بناسێنن یان پێیان بشانێ بگێنن بە وەرگرەکانیان با بڵین تۆڕە کۆمەڵاتیەکان هەڵبژێرن لە بری پێگەی ئەم هەڵەیە کە میدیای ئێمە یاخوار کۆمەلگای ئێمە بە عام تۆ باسی میدیاژ نەکەین پێگە ئەلکترۆنیەکانی بازرگانی شتێک کەوتووە هەڵەیەکەوە بە ئاسانی ڕاز ناکرێتەوە بنەماکەشی لەوێەوە هات کە ئێمە هەڵەیە بەڵێ هەڵەیە لەوێشەوە سەرچاوی گر کە ئێمە بانکی ئەلکترۆنیمان نەبوو تۆ کاڵایەگە کڕی ناتوانانی لە سۆشیال میدیای وێکڕی ڕاستی لە هەموو دنیای وایە خەڵک لەسەر سۆشیال میدیا ڕکلامە بینێ کڕین و فرۆشتنیتیان نیە سۆشیال میدیا سۆشیال میدیا شوێنێکە بۆ ڕکلام بۆ نمونە گەر تۆ بازرگانێبی کاڵاکرددانی بۆ میدیاکاری شەروایە من پێگەکەم لەوێ دانێمەوە هەواڵەکان دانێمەوە بەس ناکرێ هەواڵێک لە سۆشیال میدیا داینەنێم لە ناو پێگاکایە بە تەنیا هەبێ ئەو هەواڵم هەر نەخوێنرێتەوە ینی هەواڵەکان من ئەوەی کە پرسیارم کرد لە پێگەکان فەرقی زۆر زۆرە ئەگەر هەواڵێک نەچێتە ناو سۆشیال میدیاوە لە ناو پێگەکە لە کاتێکا تۆ قووەتی پێگەکە دەبێ زیاتر بێ ڕاستە سۆشیال میدیا هاوکارە بەڵام ناکرێ تۆ سۆشیال میدیاکەت زۆر زۆر بەهێزتر بێ ئەگەر سۆشیال میدیا نەبێەوە تۆ تیاچووی تەنانەمەم لە ڕووی بازرگانی هەڵەیەکی گەورەیە چونکە تۆ ناکرێت لە سۆشیال میدیا کڕن و فرۆشتم بکەیت تۆ سەیری ئیبەی و ئەمازۆن و علیبابا و ئەمانە واز لەوانەش بێنەکە پێگەی گەورەی بازرگانی هەر بچۆ ئێران بچۆ تورکیا کابرا بزنسێکی بچووکی هەیە دوکانێکی بازرگانێکی بچووکی هەیە معاملێکی بچووکی هەیە کاڵاکانی لە ناو پێگەکە داناوە کڕن و فرۆشتن لە ناو پێگەکەیە لەوێەوە تۆ بانکی ئەلکترۆنی پارەکە ئەدەی نەک بەم شێوازی سۆشیال میدیاکە خەڵک ئەی کڕێ و بۆ یەتە ماڵەوە و جاری وایە ڕەف زەکرێ و بۆیە ئەمە هەڵەیەکە کە تێککەوتین ڕاستکردنەوەشی زۆر زۆر قورسە ینی ڕەنگە نەتوانین ڕاستیکەینەوە ینی تۆ پێ دوایە هەڵەکە لەوە سەرچاواگرێکە ئێمە ئەبێ پێگەی تایبەت بە خۆمانەوێ لە بریەوەی ئەکاونتێکی تایبەتمانە بێ پێیجێکمانە بێت لە سۆشیال میدیا بەڵێ ڕەنگەیەکێک وا بیرکاتەوە بڵێ من کارگەیەکیم هەیە بە پێیجێک اکتیفا بکە هەم پەیامەکانی بە بینەرەکانی بە کڕیارەکانی بە خوێنەرەکانی بگا و هەم کاڵەکانیشی بۆوان بگایتر سپێسی بە کاگراکۆ ئەم بیرۆکەی تەواوە ئەگەر کەسێک بێت تەنها ڕکلام بکات لە ناو سۆشیال میدیایە ئەگەر ڕکلام کاتەنیا بۆ ڕکلام بێ ئاساییە ئەمە دروستە بەڵام ناکرێت کڕین و فرۆشتن بکات ئەم کڕین و فرۆشتنە دروست نییە کە لە سۆشیال میدیایە ئەڕوا ینی شێوە ڕاستە زانستیەکە نییە کە هەرچەنێمە لە بابەتەکەی خۆمان کە میدیایە لاماندا بەڵام ینی ڕێگە دروستەکە نیە ڕێگە دروستەکەوی تۆ چیتە سەر پێگەکەی بابەتەکان یەک ئەبینی ماسەفاتەکانی ئەبینی گرنتی هەیە ئەوە کە ئەیکڕی پارەکە داوە ڕۆشتووە گرفتەکە تەنیا ئەوەیە لە سەرەتاوە ئێمە بانکی ئەلکترۆنیمان نەبووە و ئەم کێشەیە هاتووە هەتا ئێستاش بەردەوام و ڕەنگە باز لە چارەسەرکردنی قورس بێ پێویستی بە چەندین توێژینەوە بێ باشە کاک سەرکەوت وی کە هەبوو با بڵێن دوای توێژینەوەکەت پێگەشتی ماڵپەرە کوردیەکان چۆنن لە ڕووی دیزاینەوە تا چەندە ینی هەندێک ماڵپەریشمان هەیە بەڕاستی کە سەیریەکەی بەراوردەکەی بە ماڵپەرێکی تریجیانی هەستەکەی کوڵەتی خراپ نییە بەڵێ بە ئێمە کاتێک کە وەکو توێژەر توێژینەوەیەکی زانستی من 31 سەمپڵی پێگە ئەلکترۆنیە کوردەکانم سیر کردووە یەکدانە بڕیار لەسەر یەکدانە نادەین و نمونونەکەم یەکدانە نەبووە گەر یەکدانە بووایە نەتیجەی لەسەر ئەو یەکدانەیە ئەنجاممان بۆ دەرەچوو بەڵام دەرەنجامەکە ئێمە لەسەر 31 سەمپڵ بووە کە 31 پێگەی ئەلکترۆنی ناو شاری سلێمانی کەوانی ئۆفیسیان لە ناو شاری سلێمانیا هەبووە پێگەی باش هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی کێشە و کەم و کوڕی هەیە گرفت هەیە
بنمونە ئالۆزیەکێکە لە کێشەکان کە لە پێگا ئەلکترۆنیەکانە هەیە ئێمە شتێک هەیە پێی ئەڵێن ئەزمموی بەکارهێنەر ناوەزانستەکەیان UI و UX ئەزمموی بەکارهێنەر لەگەڵ ڕووکاری بەکارهێنەر کە پێویستە هەردووکیان هاوشانی یەک تەریب بە یەک لە پێگەی ئەلکترۆنیا احتیمامی پێ بدرێت بۆ نمونە ئەزمموی بەکارهێنەر ئەوەیە تا چەندێک بەکارهێنەر بتوانێت لەم سایتە شت بدۆزێتەوە سەری لێ نەشێوێ ئەجا جوانیش گرنگە تۆ ئەگەر بیرت بێ ئێمە طبیعی نزیکین تقریبا لەوانەیە نزیک بین لە ڕووی تەمەنەوە بیرت بێ سەرەتای ئینتەرنێت ساڵانی زوو ئەوانەی کە ئەمانە ناکە تازە پێگەن ڕەنگە نەیناسن ئەو سایتە بەڵام هەمومان سایت یاهوو ئەناسین سەرەتا کە ئینتەرنێت دەرکە و زۆرینەمان یا ئیمێڵێکی یاهومان هەبوو یا بەکارهێنەری یاهوو بووین ئەسڵن ڕەنگە و کاتە گوگڵمان هەر نەناسیایە بەڵام سەردەمێک گۆڕانکاری ڕوویدا گوگڵ بوو بە نمبەر 1 ئەوە زۆر پێش یاهوو کەوت هەموو ئەو بابەتانی کە من پێی گەیشتم لە توێژینەوەکەیە ئەو بابەتە نەزەری و گفتوگۆ زانستیانەی لەگەڵ شارەزایان کردومە تەجەختیان لەوە کردوەوە هۆکاری سەرێکی سەرکەوتنی گوگڵ بەسەر یاهووە تەنیا سادەی نەخشەسازی بوو ئەمە لە سەر ئاستی جیهان ئەم کەیسە قسەی لەسەرەکرێت کە گوگڵ چۆن توانی ئەمە ببەرێتەوە ئەویش لەبەرەوەی گوگڵ پێگەیەکی زۆر سادێ بۆیە سادەکردنەوەی پێگە یەکێکە ئەویش دووبارە یەکێکە لە ئەلگۆریتمەکانی گوگڵ کە حسابی بووەکە و یەکێکە لە ڕۆتەباوەکانی جیهان کە ئێستا سادەیی گرنگی پێدرێت بەداخەوە پێگە ئەلکترۆنیە کوردەکان هەنێکیان ڕەنگە ئیحتیمام بە ڕۆتەکانیش نەدەین ئەمە ساڵانە ڕۆتەکان گۆڕانکاری بەسەرایە ئەو ڕۆتانی کە بەکارهێنرێت لە نەخشەسازیە گۆڕانکاریان بەسەرایەت بۆ نمونە یەکێک لەو ڕۆتانی کە خۆم بەلامەوە جوان بوو بەداخەوە لە یەک پێگەی ئەلکترۆنی کوردیانم بینی ڕوتی پارالێکس بوو کە کار لەسەر وەهمی بینینی مرۆڤەکە تۆ پێگەکە ئاوا لە بەردەم تایە کە ئەچیتە خوارەوە باگراوندەکەی کە وێنە دوورەکانن باشە وێنە دوورەکان بۆ نمونە شاخێکە زۆر دوورە یا ئۆتۆمبیلێک لەسەر جادەیەکی زۆر دوورە ئەم باگراوندە دوورە لەگەڵ ئەمەی پێشی کە نزیکترە خاوترە جوڵێ وێنەکانی پێشەوەی خێراترە جوڵێن کاتێک کە تۆ ماوسەکە جوڵێنی تو وێنەکە وێبسایتەکە ئەبەیتە خوارەوە ئەمە وەهمێک لای تۆ دروستەکە ئەڵی لە ناواقعی چێژێکی تایبەت دەدا بە خوێنەر وای لێکە جارێکی تر سەردانی ئەم پێگەیە بکاتەوە کە ئەمە ڕوتێکی باوە لە جیهانە ئیشی لەسەر و ساڵانە تازە ئەکرێتەوە ئێستا ئیمساڵ لە 2023 ئەنیمەیشنی تێکەڵ کراوە هاتووەوە ناو ڕوتەکان وجودی هەیە ساڵانە ڕوتەکان گۆڕانکاریان بەسەرایە پاش و پێشەکەون و ڕوتی تازە لەدایکە بێ ڕوتی تر هەیە ڕوتی کە نەمبینی ئەمیش ڕوتی ئاسۆیی بوو پێگەکە لەسەر ئاستی ئاسۆیی دروست بکرێ لە باتیەوەی تۆ بچیتە خوارەوە لەسەر ئاستی ئاسۆیی بابەتەکانە دابنجێ جیاوازیەکێ لە وێستۆنی بێ ئاسۆی بێ ئەمە گۆڕانکاریە لە نەخشەسازی چییە نەخشەسازی داهێنانە شتی نوێکاریە جوانکاریە ینی شتێکی جیاواز و جوانە بینی تۆ هەرچی سایتی کوردی هەمووی لێگەچی زۆری نەمان لێگەچن ینی هەموو سایتە کوردەکان ینی ناتوانین بڵین لە 100 وەکو جنابیشت باسی کرد سایتی زۆر باشمان هەیە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی گفتوگۆەکەین لەبەرەوەی زۆرینە لای چەند کەسێکی دیاریکرا و دیزاینەکەن شخص هەیە دیزاینەر هەیە لەم شارەیە دیزاین بۆتە پێگەی ئەلکترۆنیەکە کەواتە ئەمتە پێگەی زۆر لێگەچن بەرهەمی فکری یەک کەسن بەڵێ میدیاکاریش کەم تەداخولی دیزاینەکە کە ئەمەیەکێکیشە لە گیرروگرفتەکان لە توێژینەوەکە پێی گەشتم و ئاماژەم پێ کردەوە میدیاکار لەبەرەوەی معلوماتی نییە بەلانی کەمەوە بەلانی ئێستا من خۆ شارەزایەکی بواری ئایتی نیم بەس وەکو توێژەرێکی ڕاگەاندن توانیمە کۆمەڵی زانیاری گرنگ بدەمە ڕاگەاندن کار لە توێژینەوەکەمە کە مەفروزە بەلانی کەمەوە چارێکێکی ئەم زانیارانە لای میدیاکار هەبێ بۆی کاتێکێ دیزاینەکە خواستی ئەمیش هەبێت لە ناو دیزاینەکە نەک تەنیا خواستی شارەزایانی ئایتی مە بەس لەوەی کاڵی میدیاکار کەم تەداخولەکە بێگومانەمەوە زۆر جار بابەتە تەکنیکی و دیزاین ئەوی کە پەیوەندی بە دیزاینەوە هەبێ هەر لە تیڤەکانیشە بەو شێوەیە زۆر جار بۆ مەسلەی مۆنتاژ ڕۆژنامەنووسەکە زۆر بە بڵین کارەکەی بە مۆنتێرەکە ئاسپێرەی ترە بە زەوق و سەلیقی خۆی کارەکاکە ینی بۆی بەرکەوتن دروست نەبێ زۆر جار دیزاین جاکراوەتەوە بۆ دیزاینەرەکان تۆ پێ دوایە ئەمە گرفتە وابێ میدیاکاریش بەڵین ڕۆژنامەنووسەکەش قسەی خۆی هەبێ دوجار ئەمە کارەکاتە سەرەوەی کە هەموو پێگە ئەلکترۆنی کوردیەکان لێک بچن هەمویان لێگەچن وەکوتم ئێمە دیزاینەرەکانمان کەمن لە سلێمانی بە تایبەتی بۆ نمونە لە کوردستان دیزاینەر کەمە زۆرینیان لێگەچن میدیاکار ئەبێ خۆی ئایدیا جیاوازی هەبێ خۆن
قسەکە لەسەر ئەوە نییە کە ئەم میدیاکارە بێت خۆی دیزایانی پێگەکەی بک بە کاملی نە باش شتێکی جیاواز دروست بکات سەیری ڕەوتە جیهانەکان بکات ینی هەست بەوە بکات کە ئەم پێگەی ئەم جیاوازە لە پێگەکانی تری شتێک جای بکاتەوە جاری وایە نەخشەساز کاکە ئەوێ ئیشەکەی ئاسام کە ئەڵێ بەشداریکردنی بۆ نمونە کۆمنت و بەشداریکردنی وەرگر و ئەمانە کارێکی قورسە و زۆری تێچێ و زۆر گرنگ ئەمە وا لە میدیاکارەکە کا فەرامۆشیکە کە لەو سەر لە هێزی لە سایانزەی ئەلگۆریتمیەکان لە دەستەیە چونکە بۆ نمونە تۆ بە کۆمنت بێ بە چات بێ بە ڕاپرسی بێ پێویستە کات وەرگر بەشداری بکات لە پێگەکەتە بەڵام تۆ ئەمە فەرامۆشەکەی زیانێکی گەورە لە پێگەکە دەدا باشە کاک سەرکەوت بەکارهێنانی چەند زمانێک لە پێگەکانە ئەمەش کاریگەریەکیە بۆ نمونە پێگەکە پێگەیەکی کوردیە و ناوەندەکی بۆ نمونە لە کوردستان پارێزگای سلێمانیە بەڵام بەیەک زمان بابەتەکانی بڵاو دەکاتەوە بەداخەوە زۆرێک لە پێگە ئەلکترۆنە کوردەکان زمانەکانیان نووسیوە بەس هەنێکیان هەر ئیشی لەسەر ناکەن کە چیتە ناوی سیرەکەی سەرەتا چەند هەواڵێکی دانەوە دوای فەرامۆشی کردووە هەرنی کردووە ئەکەی ئەکتیڤ نییە ئەمە دووبارە ئەمیش هەر لە ئەلگۆریتمەکانی گوگڵا گرنگە چەند زمانێک لە پێگەکە تا هەبێ زۆرینەمان هەیەە بەڵام بەشێکیان بەڕاستی فەرامۆشیان کردووە و مەفروزە ئەکتیڤ بن ئەو زمانانە ئەو بەشانی ترکە لە سایتەکانە داڕێ وە سێرچەکان کێشەی گەوریان هەیە سێرچی ناو وێ پێگە ئەلکترۆنەکان گرفتی گەوریان هەیە کاتێک کە تۆست سێرچێکەکەی ئەبێ ئاگال لەوە بێ بچ فۆنتێکە نووسی بەلاتینی نووسی جاریوان نایهێنێ بە کوردی بە سمارتفۆنەکانمان سیرەکەی کیبۆردی کوردی تیانە بە فۆنتی عەرەبیە نووسن شتی بۆ نادۆزێتەوە بۆیە لە مەسەلەی سێرچە ئەوە یەکێکی ترە لە گرفتە گەورەکان لە پێگە ئەلکترۆنە کوردەکانە کە زۆر کات شت نادا بەدەستەوە ئەنجامێکی باش نادا بەدەستەوە بیشیدا بەدەستەوە بەو شێوازە زانستی کە لە جیهانە تۆ بۆ نمونە بۆ ئینگلیزی سێرچێکەکەی زۆر جوان شتت بۆ ئەدا بەدەستەوە PDF دایەتێ بەوەرد جیاواز ئەداتێ بەوێنە بە جیاواز ئەداتێ ڕیزبندێکی جوان تایاتێ ئەوەی کە زۆرترین نزیکە لە بابەتەکەی تۆ خاتە پێشەوە بەڵام لە گەڕانی کوردیا بەڕاستی ئەم گرفتە هەیە ئەگەر تۆ وەکو توێژەرێکیش بگەڕی تووشی ئەم گرفتابی کە ئەمە ڕاستە و خۆ وابەستەیە بە دیزاینەوە باشە لە کۆتاییدا بە بڵێن پێشنیارەکانی تۆ چی بوو لە توێژینەوەکە مە پێشنیارمان زۆر کردووە کە توێژینەوەکان لەم بوارەیە زیاد بکرێن کە من وەکوتم لەباری دیزایانی پێگە ئەلکترۆنیا یەکەم توێژینەوە لەوانەیە لە ڕووی ئایتیەوە کرابێت بەڵام لە ڕووی میدیاییەوە وەکو چاوێکی میدیایی لە ناو ئەم بوارەیە نەکراوە زیاد بکرێت بە تایبەتی لەسەر ئەو گرفتانەی کە هەیە چۆن بتوانین ئێمە سێرچمان باش بکەین چۆن بتوانین ئێمە لە ئەلگۆریتمەکانی گوگڵ بچینە پێشەوە و من چەندین پێشنیاریشم بۆ پێگە ئەلکترۆنە کوردەکان یاوە بۆ ڕۆژنامەنووسان یاوە کە هەوڵ بدەن شارەزاییان لە نەخشەسازیە هەبێ ڕاستە هەواڵ سازێک بەس لە ڕۆژنامە نووسەکەیەوە پێویستەکە ئاگاداری بابەتە ڕۆژنامەوانەکانی هەواڵ و راپۆرت و چۆن چۆن تەحریریانەکە بەڵام مەفروزن بە تایبەتی سەرنووسەر خاوەنی امتیاز خاوەنی پێگە شارەزاییکی تا ڕادەیەک میدیایی ینی نەخشەسازی میدیایان هەبێ لە نەخشەسازیە بۆی ئەمانش خواستیان هەبێ هەوڵ بن جیاواز بن ئاگیان لە ڕۆتە جیهانەکان بێ ئاگیان لەم ئەلگۆریتمیان هەبێ کە زۆرینان ئاگیان لێنە بۆ کاتێککە من توێژینەوەم کردو چکە من فۆرمی ڕاپرسیم بردوتە ناو هەموو پێگە ئەلکترۆنە کوردەکانەوە سپاس دەکەم کاک سەرکەوت سپاس بەمادەبوون دەستان خۆش بەخێراتی سەرچاو